شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕین و شاری دڵوتی ویلایەتی مینێسوتای ئەمریکا کە چەند ساڵێکە ئاڵوگۆڕی کەلتوری و فەرهەنگی و ڕۆشنبیری لە نێوانیاندا هەیە و چەند جارێکیش وەفدی تایبەت لە شاری ڕانیەوە سەردانی ئەمریکای کردووە و لە شاری دڵوتی ویلایەتی مینێسۆتا چالاکی ڕۆشنبیری و فەرهەنگی ئەنجام داوە و لە بەرامبەریشدا چەند جارێک وەفدی شاری دڵوت سەردانی شاری ڕانی کردووە و لە ئێستاشدا وەفدێکی پێنج کەسی میوانی شاری ڕانیەن. لە سەرەتادا وەفدەکەی شاری دڵوت سەردانی ئیداری ڕاپەڕینی کردو لەگەڵ سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و قایمقایمی قەزای ڕانیەدا کۆبووە و دواتریش دیدارێکی تایبەتیان لەگەڵ سەرۆکی شارەوانی ڕانیە ئەنجامدا. لە چوارچێوەی پرۆگرامی دەستەخوشکی هەردوو شاری ڕانی و شاری دڵوس کە دوای 6 ساڵ کارکردن لەم پرۆگرامە و لە مانگی 12 ساڵی 2015 لە نێوانی قایمقامی ڕانی و قایمقامی شاری دڵوس ئیمزاکرا، شاندێکی تری شاری دڵوس بە مەبەستی ئەکتیڤکردنی ئەم ڕێککەوتنە سەردانی ڕانی کردوتەوە. شاندەکە بە ماوەی هەفتەیەک دەمێنێتەوە، تێیدا سەردانی کۆمەڵێک دامەزراوەی هەمەجۆر لە شاری ڕانیە دەکەن. ئامانج تێیدا ئەوەیە هەم لە زانکۆی ڕاپەڕینی زەمینە خۆش بکردرێ بۆ ئەوەی لە بواری خوێندنی باڵا و هەم دوو خوێندنگەش لە شاری ڕانیە پەیوەندیان بۆ دروست بکردرێ لەگە دوو خوێندنگەی شاری دڵوس و دەمانەوێت ئەم سەردانە بقۆزینەوە بۆی ئاستی پەیوەندیە کەلتوریەکانمان لەگەر شاری دڵوس فراوان بکەین تا ئەو ڕادەی بتوانین حتا لە بواری ئەزمون وەرگرتن لە بواری شارەوانیەکان لە بواری پەروەردا تەنانەت لە گفتوگۆمان لەگەڵ بەڕێزان سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و قایمقامی قەزای ڕانیە و شاندەکە گفتوگۆ تەنانەت لە سەربواری بازرگانیش کرا. We are a delegation of sister cities from Duluth, Minnesota. وەفدێکی پێنج کەسین لە شاری دڵوسەوە هاتوین بۆ شاری ڕانیە و ئامانجیشمان بنیادنانی و پەیوەندی و جەختکردنەوەیە لەسەر پەروەردە و کللتور و فێرکردن. لە تواناماندا هەیە کە خوێنکار لە نێوانماندا ئاڵگۆڕ بکەین. ئامانجی ئێمە زیاتر برەودانە بە ڕێکخراوەکە و ئاڵوگۆڕکردنی فەرهەنگی و کەلتوریە لە نێوان ئێمە و وڵاتانی تردا. چەند ساڵێکە شاری ڕانیە و شاری دڵوس پەیوەندی دەستەخۆشکی لە نێوانیاندا هەیە و لە ساڵی ڕابردووشدا بە شێوەیەکی ڕسمی لە نێوان قایمقایمی قەزای ڕانیە و حاکمی شاری دڵوس پەیوەندی دەستەخۆشکی ئیمزاکرا و لە دوای ئیمزاکردنەشەوە بە شێوەیەکی ڕسمی ڕانیە بۆ ئەندامی ڕێکخراوی دەستەخۆشکی نێودەوڵەتی. سەردانی ئەم جارەی وەفدی شاری دڵوس بۆ شاری ڕانیە جیاوازترە، چونکە جگە لە ئەنجامدانی چەندین چالاکی ڕۆشنبیری و هونەری و فەرهەنگی خۆشبڕیارە لە ڕۆژانی داهاتوودا لە شاری ڕانیە تابلۆیەکی جیهانی دابدرێ کە تاوەکو ئێستا تەنها لە وڵاتانی ئەمریکا و کەنەدا و ڕووسیا و سوید و یابان دانراوە و لە دوایان وڵاتانەشەوە لە شاری ڕانیە دادەنرێت. بەمەش کوردستان لە پاڵ ئەمریکا و کەنەدا و ڕووسیا و یابان و سوید دەبێت بە شەشەم وڵات کە ئەم تابلۆ جیهانی پێشکەش بکرێت. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان، ڕانیە.